لیژنەی تیپەمیلەکانی چوارخۆڕنە ساڵانە بەردەوام کار و چالاکیمان هەیە. ئەم ساڵیش بۆ ساڵی 2020 بیرمان لەوە کردەوە کە جیاواز لە خولە فەرمیەکان خولێک بکەینەوە بۆ زیاتر بەهێزبوون و مشارەکردنی تیپەکانمان و وەرشکارانمان. خولێکمان کردەوە لە پلەیەک و پلەنایە 20 بەشداری کرد بە قات فەردی یەک دۆڕا بۆ دەرەوە. هەردوو تیپی باڵک و ماردین توانیان خۆیان بگەین بەنیهایی. لە کۆتاییدا تیپی وەرزشی ماردین 2-1 لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێێنا. دەستخۆشیمان بۆ تیپە بەشداربووەکان هەیە و پیرۆزباییش لە هەردوو تیپ دەکەین، تیپی وەرشی ماردین و تیپی وەرزشی باڵک کە توانیان ڕوحەتێکی ڕاضی جوان پێشکەشکەن بەو جەماوەرە زۆرەدا. و ئەوەی دەمەوێت ئاماژەی پێ بدەم وەستانێک بوو بە هەموو هاندەر و تیپەکانمانەوە میوانەکانمان و تەواوی ئامادەبوانی یاریگای گشتی چوارقوڕنا هەمومان بێکەوە وەستاین چەند ساتێک بۆ گیانی پاکی لە بیر نەکرا و لە یاد نەکرا و کاکە هونەر ڕسوڵ ڕۆژنامە نووسی بەناوبانگی دەڤەرەکەمان کە بەڕاستی چاوێکی جوان بوو بۆ ئێمە بەداخەوە کە بەو کارەساتە ماڵئاوایی لێکردین. ئومێد دەکەم جێگاومەکانی بەهەش بێ و سەبووری بنەماڵەکەیان درابێ و تەواوی ڕۆژنامە نووسە بەڕێزەکانی تر بپارێزین.